ستافی خوێندنی نایب کە گروپێکی خۆبەخشن لە ژمارەی گەنجی کەروو پێکاتون دەستیان کردووە بە هەڵمەتێک بۆ پاکردنەوەی بەشێک لە جوتسایتی گەڕەکی پەنجعالی و دابەشکردنی پۆستەری ڕێنمایی بەسەر دوکانداراندا. بە ئامانجی پاکراگرتنی شارەکە ئەم هەڵمەتەش لە چوارچێوەی پشتگیریکردنی هەنگاوەکانی پارێزگاری کەرکووکدایە کە بۆ پاکردنەوەی شارەکە گوتێتێ بەر. دەستمان پێکرد ستافێکمان کۆ کردەوە هەوڵماندا بۆ ئەوەی کە ئەگەر بە قەترەیەک لە دەریایەکی شابێت ئێمە ئیشی خۆمان بکەین بەرەو ئەوەی شارەکەمان بەرەو جوانتر بڕوات لە ژێر هاشتاگی بەرەو جوانکردنی شارەکەمان دەستمان کردەوە بەم کارە داواکەین هەر ستافێکی تر هەر کەسێکی تر لە کەسی خۆبەخش لە کەسی لایەنی حکومی بیەوێ شارەکەمان بەرەو جوانکردن بەرێت جوێنی ئەم هاشتاگەی ئێمە بکات هاشتاگی بەرەو جوانکردنی شارەکەمان لە لای خۆیەوە بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت ئەگەر بە فرێدانی کاخەزێک بێت تۆ ژینگەکە پیسەکەی بەڵام ئەتوانێت ئەو کاخەزە هەڵگری سواز بۆ خوایسە لە هەموو شوێنێک سەلی خۆڵ دابین کراوە.